مانگی دەی ساڵی 2002 پارتی داد و گەشەپێدانی تورکیا گەیشتە دەسەڵات و لەو کاتەوە تا ئێستاش هەر فەرمانڕەوای ئەو وڵاتەیە کە لە جیهاندا هێندەی کۆماری ئیسلامی ئێران جێی مشتومڕە بەهۆی ئەو سیاسەت و ڕێبازانەی لەسەر هەردوو ئاستی ناوخۆیی و دەرەوەی شێوەگرتوونیە تێبەر. ئەنکەرە بە هاوپەیمانێکی گرنگی استراتیژی دادەنرێت لە ناو هاوپەیمانەتی ناتۆدا، بەڵام سیاسەتەکانی ئەم چەند ساڵەی ڕابردووی تورکیا ئاماژەی جیاواز نیشان دەدەن لەو ڕوانگەیەوەی پێچەوانەی سیاسەتەکانی ناتۆ کار دەکات و هەروە دێو زیاتر و زیاتر لەگەڵ ڕووسیایی ڤلادیمیر پوتیندا نزیک دەبێتەوە. زیاتر لە 20 ساڵە ڕەجەب تەیب ئەردۆغان لە دەسەڵاتدایە و لەگەڵ گۆڕینی دەستوری وڵاتەکەدا زیاتر چنگی خۆی لە فەرمانڕەوایەتی گیر کرد. بەڵام هێشتا نازانرێ ئایا ئەو هێز و کاریگەریانەی هەیەی یارمەتی دەدەن بۆ خۆڕاگرتن لە بەرامبەر هێزەکانی ئۆپۆزیسیۆندا؟ ئاکەپە کە خاوەنی ڕەگوڕیشەیەکی ئیسلامیە زۆرێک لە بەندەکانی دەستوری تورکیای گۆڕی و لەو ڕێگەیەوە توانی خۆی بسەپێنێ بەسەر دەسەڵات و کاریگەریەکانی لەشکری وڵاتەکەدا. لەشکر لە تورکیا بە دامەزراوەیەکی سیکولار ناسراوە و هەروەهاش بە پارێزگار لە سیستمی سیکولار دادەنرا. لە ساڵی 2002ەوە هەر هەڵبژاردنێک لە تورکیا کرابێ ئاکەپە براوەی یەکەم بووە و هەموو جارێکیش سەرکردەکانی ئەو پارتیە دەڵێن تورکیا دەبەنە قۆناغێکی نوێی گەشەکردن و پەرەسەندنەوە، بەڵام ئەزمونونەکان لە تورکیا نیشانی دەدەن باری ئابووری وڵاتەکە بەرەو خراپتر چووە، پەیوەندیەکانی تورکیاش لەگەڵ جیهانی ڕۆژاوادا بەرەو پێشچوونێکی ئەوتۆی بەخۆوە نەبینیوە. وڵاتی یۆنان بنمونە هەوڵەکانی تورکیا بۆ بوون بە ئەندام لە یەکێتی ئەوروپادا هێشتا گۆڕانێکی ئەوتۆی بەسەردا نەهاتووە و زۆر دۆسەی تریش. نکوڵی ناکرێت لەوەی لە سەرەتادا ئاکەپە دەستکەوتی گەورەی سیاسی و ئابووریشی هەبووە و بە ئەندازەیەکیش بوو کە ئاکەپە توانی توێژێکی مامناوەندی بۆ خۆی پێک بێنێت و دەستەبژێرێکی ئێجگار دەوڵەمەندیش دروست بکە، وەک چاودێر دەڵێن تا ئێستاشی لەگەڵدا بێ هەر ئەو توێژ و ئەو دەستەبرێژەشن لە پشتیوانیەکانەوە بۆ ئاکەپە. دەتوانین بڵین دوای نزیکەی 10 ساڵێک لە فەرمانڕەوایەتی ئاکەپە هیچ شتێک نەما لە تورکیادا بە پەیمانە بەراییەکان ناودێر بکرێن بۆ چاکسازی و تۆکمەکردنی پرەنسیپە دیموکراتیەکان و هەروەهاش نۆژەنکردنەوەی وڵات. ئیتر لەو کاتەوە خۆپیشاندان لە مەیدانە گرنگەکانی تورکیا دەست پێ دەکات و هەڵمەتەکانی دەستگیرکردن و زیندانیکردن لە وڵاتەدا دەست پێ دەکات کە ئێستایشی لەگەڵدا بێ دەیەوێت ببێتە ئەندامی یەکێتی ئەوروپا. لەم 10 ساڵەی ڕابردوودا دەیان یاسا لە تورکیا پەسەند کراون و دژ بە پرەنسیپەکانی ئازادیە سیڤیلیەکانن، بەڵام پرسیارە سەرەکیەکە لەوەدایە ئایا دەنگدەرانی تورکیا گەیشتوونەتە ئەو بڕوایەی سەرکوتکردن بۆتە بەشێکی دانەبڕاو لە ژیانی ڕۆژانەیاندا؟ خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. دەشێ بگوترێ مێژووی پەیوەندیەکانی نێوان تورکیا و یۆنان گەلێک گەڵکشان و داکشانی بەخۆوە بینیوە، بەڵام لەم چەند ساڵەی ڕابردوودا هەرچەندە ئەو دوو وڵاتە ئەندامی هاوپەیمانێتی ناتۆن، گرژی و پشێویەکانی نێوانیان زۆر زیاتر بووە. Είναι έστω και καθυστερημένα οι γείτονές μας να επιλέξουν. هیواکە ئەوەیە تەنانەت ئەگەر دواش بکەوێت دراوسەکانمان ڕێگەی هێورکردنەوە و ڕەوایی و پێکەوە ژیانی ئاشتیانە بگرنە بەر بە بێگوتاری و ژێنەرانە، بەڵکو لە ڕێی کاری بنیادنەرانەوە. لە پەیوەندی بەخۆمەوە هەمیشە دەستم درێژ کردووە بۆ دۆستایەتی و هەرگیز شوێنێک نییە لای ئێمە بۆی جۆرێکی پشێوی و وابەستەیشین بۆ چارەسەرکردنێکی ئاشتیانی ناکۆکیەکانمان. گەلی یۆنان و گەلی تورکیاش ئەمەیان دەوێت، هەروەها ئەوروپاش ئەمەی دەوێت، بە دڵنیاییەوە ئەسیناش ئەمەی دەوێت. تورکیا وەها لەم دۆسەیە دەڕوانێ وەک ئاماژەی پێدەکا یۆنان هەند دەدرێت بۆ نانەوەی ئاڵۆزی لە ناوچەکەدا وەک ئاماژەیەک بە وڵاتانی یەکێتی ئەوروپا. لە بینمان نەچێ یۆنان ئەندامی یەکێتی ئەوروپایە و هەرچی تورکیاشە هێشتا لە هەوڵدایە تا ببێتە ئەندام. Uluslararası hukuk ihlali bakımından karnesi çok. ئەوە ئاساییە وڵاتی یۆنان کە بە پێشکردنی یاسانیۆنەتەوەیەکان ناسراوە لەگەڵ هەروادیە و زیاتربوونی تاوانەکانیدا کەڵەگایی بەسەر تورکیادا بکات.
بەداخەوە وڵاتیش هەن کە ئەندامی یەکێتی ئەوروپان بڕوا بە یونان دەکەن و هەر شتێک یونان بڵێ وەهایە ئەوانش بۆی پەسەند دەکەن و بەڕاست لە قەڵەمی دەدەن. هەر چۆنێک بێت ئەمە دەبێتە هاندەر بۆ یونان. کێشەی ئێستای نێوان ئەنکەرە و ئەسینا لەسەر هەوڵەکانی تورکیا بۆ گەڕان لە دەریای ناوەڕاستدا بە شوێن سەرچاوەکانی وزەدا. ئەم هەوڵانەش پاش ڕێکەوتنی نێوان تورکیا و لیبیا بوو، هەرچی یۆنانیشە جەخت دەکاتەوە لەوەی تورکیا سەروەری سنوورەکانی یۆنان پێشێل دەکا. ئەوروپاییەکانیش جەخت دەکەنەوە لەوەی هەر گرژیەکی نێوان ئەو دوو وڵاتە بەزیان دەکەوێتەوە بۆ ئەوروپا و بۆ ناوچەکەش. Das Mittelmeer ist ein Raum voller Potenzial, gerade auch wirtschaftlich. دەریای ناوەڕاست ناوچەیەکە پڕە لە دەرفەت بە تایبەتیش ئابووری لە بەرژەوەندی هەموو وڵاتانی سەر ئەو دەریایەیە تا ئەو دەرفەتانە بۆ سوودی گەلەکانیان بەکاربهێنن. لە وتوێژەکەمدا لەگەڵ یۆنانیەکاندا ئەو هەستم لەلا دروست بوو کە ڕێک دەیانەوێت بەو پرەنسیپە کار بکەن و بەڕاستیش متمانەمان بەوە هەیە. پەیوەندیەکی دراوسەیەتی باش لە نێوان یۆنان و تورکیا هەر تەنها بۆ هەردوو وڵات گرنگ نییە، بەڵکو بۆ هاوپەیمانێتی لەگەڵ ئەوروپا و هەروەهاش هاوپەیمانێتی لەگەڵ ناتۆدا گرنگە. گەورە کاربەدەستانی تورکیا و یۆنان یەک ئەوی تریان گونابار دەکەن بەوەی سیاسەتی چەواشەکارانە بەکاردێنن و ئەمەش بەلای چاودێر و شیکەرەوە سیاسیەکانەوە سەرەتایەکە بۆ گەیشتن بە بنبەستێکی ئاڵۆزی تەواوی کێشە مێژوویی و جوگرافیەکانی نێوان ئەنکەرە و ئەسینا. Είναι πραγματικά κρίμα. بەڕاستی شەرمە بەڕێز ئەردۆغان ناتوانێت ببینێت بەرەو چ بنبەستێک دەڕوات کاتێک بیرکردنەوەی خەڵکی وڵاتەکەی ژەهراوی دەکات بەو درۆیانەی دژی یۆنان دەیان کات. هەموو دراوسەکانمان و هاوبەشەکانیشمان دەزانن کە دوورگەی یۆنانە ڕەشە و مەترسی نییە بۆ سەریج لایەک. مەبەستم لە سەرک وەزیرانی یۆنانە دەڵێت گوایە ئێمە شتێکمان وتووە قولس بۆ بووی لە ڕاستیدا هیچ زبر نەبووین. ئەوان نەدەبووە لەو پێگەیەدا بن و هێشتاش وەک دەزان هەمیشە هەموو سیاسەتەکانیان لەسەر بنچینەی درۆیە نەک ڕاستگۆیی. هەتا ئێستاشی لەگەڵدا بێ هیچ یەکێک لە کۆبوونەوەکانی نێوان گەورە کاربەدەستانی یۆنان و تورکیا نەبوونە تەمایی دروستبوونی پردێکی متمانە پێکراو لە نێوانیاندا، هەرچەندە هەندێک جار دوای چەند کۆبوونەوەیەکیان ئاماژە بەوە کراوە وەک دەگوترا خواستی پەیوەندیەکی گونجاو هەیە، بەڵام هەرگیز ئەو خواستە نەگۆڕاوە بۆ ڕێککەوتنێکی درێژخایەنی نێوان هەردوو وڵات لەسەر بنچینەی پاراستنی سەروەریەکانی یەکتر. بێجگە لە دۆسەی تورکیا و یۆنان لە چاوی واشنتۆنی ئەم هەفتەیەدا سەنگیش دەخینە سەر دۆسێ گرنگە ناوخۆیەکانی تورکیا وەک هەڵبژاردنەکەی ساڵی داهاتوو، هەروەهاش دۆسەی ئازادیەکان. دکتۆر کومڕۆ تۆکتامش لە زانکۆی پرات لە نیویۆرک میوانی ئەم هەفتەیە چاوی واشنتنە. دکتۆر کومڕۆ لەگەڵ ئەوەدا کە مامۆسای بەشی زانستە کۆمەڵایەتی و توێژینەوە کلتوریەکانە لە زانکۆی پرات لە هەمان کاتیشدا یەکێکە لە چالاکوانە دیارەکانی تورکیا و خاوەنی چەندان لێکۆڵینەوەی گرنگە لەسەر دۆسێ هەستیار و گرنگەکان لە پەیوەندی بە تورکیاوە. ئەڵبەت ئەمانە بێلەوەی خاوەنی چەندان بەرهەمی چاپکراویشە. دکتۆر کومڕۆ سوپاس و پێزانینم بۆ بەشداریت. سەرەتا دەمەوێت بزانم لەم کێشانەدا لەگەڵ یۆناندا تورکیا هەر دەستکەوتی ئابووری دەوێت؟ زۆر سوپاس بۆ سەنگی خستن سەر ئەم بابەتە زۆر ئاڵۆزە. هێشتاش دەمانەوێت بزانین چۆن ڕاوێ ڕووداوەکان بکەین و بزانین ئەم سیاسەتمەدارانە لە چ جۆرە وێناکردنێکی ڕەوشەکەدان. من بەرژەوەندی ئابووری و بەرژەوەندی استراتیژی لێکجیا ناکەمەوە، بە تایبەتیش ڕەوشی استراتیژی لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستدا. هێندەی من لەم ڕەوشە تێدەگەم کە دەشێت واژ نەبێت، بەڵام هەروای دەبینم کە قەیرانێکە بەلەبری ینی گرفتێکی سیاسی نییە، هێندەی ئەوەی قەیرانێکی بەلەبریدانەدا لە نێوان تورکیا و یۆناندا. جابا پێت بڵێم بۆچی وای دەبینم، چونکە ئەمە قەیرانێکی استراتیژیە لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست و تورکیاش دەرفەتەکانی خۆی فراوان کردووە لەگەڵ لیبیادا و لەو ناوچانەی پێشتر لەلایەنێکێتی ئەوروپا و لەلایەن ئەمریکاوە فرامۆشکرابوون. وەک دەزانین جۆ بایدن هیچ سیاسەتێکی نەبووە و نییە، بە تایبەت بە لیبیا کە خاکێکی لەبیرکراوە. ئەوەی تورکیا دەیەوێت بیکات بەرفراوانکردنی بەرژەوەندی استراتیژیەکانێتی لە سۆنگەی ئەو ڕێککەوتنەی لەگەڵ لیبیادا کردوویەتی لەسەر هاتوچۆی دەریایی، لەسەر بوونی لەشکری تورکیا لە لیبیادا. وەک دەزانین هێزی سەربازی ڕووسیاش لەوێیە و یەکەی تایبەتن،
هەر بۆیە ئەو وڵاتە بۆتە ناوچەیەکی پڕ لە مشتومڕ و قەیران. جا ئەمریکا لێرەدا بەرژەوەندی استراتیژی خۆی دەوێت و زیادکردنی هێزی سەربازی ئەمریکاش دەبینین لە یۆنان. بێگومان ئەمەش بەشێکی گرنگ و نوێیە لەم بابەتەدا. ئەمریکا وەک بارێکی باو بنکەی لەشکری لە ڕۆژهەڵاتی ئەوروپا و لە تورکیا هەیە و یەک بنکەی هەبووە لە یۆنان لە کرێت بوو. بەڵام ئێستا بنکە لەشکریەکانی یۆنان زیاتر کراون بۆ لەشکری ئەمریکا. هەر بۆیە من ئەمە بە قەیرانی لە بری ناودێر دەکەم، چونکە ئەمریکا دەیەوێت ئامادەیی هەبێت لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستدا وڵاتی یۆنان بەکاردەهێنێت نەک تورکیای هاوپەیمانە باوەکەی. جا لەم ڕوانگەیەوە دەگەینە ئەو بەرەنجامەی ئەوەی ئەمریکا دەیکات هەر تەنها لەو ڕەهەندەدا سنووردار نییە تا کۆنتڕۆلی رووسیا بکات، بەڵکو دەکرێت وها ژوێنای بکەین کە لەلایەکی ترەوە جموجۆڵەکانی تورکیاش کۆنتڕۆل دەکات. مەبەستم لە کۆنتڕۆلکردنی ئەردۆغانە، چونکە دەیەوێت سربەخۆیانە ببێتە کارکتەرێک لە ناوچەکەدا. کاتێکیشەم بابەتە ورد دەکەینەوە، هێندەی ئەوەی دابشکردنەوەیەکی استراتیژی دەبینم، هێندە بەرژەوەندی ئابووری نابینم کە دەتوانم بڵێم لە 2011ەوە ئەم پرۆسەیە دەستی پێکردووە. دابشکردنەوەی پێگە استراتیژیەکانی هێزە جیهانیەکان گۆڕانکاریان بەسەردا هاتووە لە ناوچەکەدا. ئەوەیش کە گرنگە و جێی سەرنجی شەلای من ئەو جۆرە پەیوەندیەیە لە نێوان ئانکەرە و مۆسکۆدا، وێڕای ئەوەی بە قەیرانی تورکیا و یۆنان بە قەیرانی لە بری ناودێری دەکەم، کە لە ڕاستیژا بەشێکە لە ململانی نێوان ئەمریکا و رووسیا. سەرنجەکە لەوەشدایە تورکیا پشتیوانی دەکات لە سزاکانی سەر حکوومەتی لیبیا و هەرچی رووسیاشە دژیەتی و لەگەڵ ژەنەڕاڵ حەفتەردایە وەک باسم کرد تەواوی ئەم دۆسیەی ئانکەرە و ئەسینای ئالۆز کردووە، بەڵام بەرەنجامەکانیشی بۆ ناوچەکە گرنگ و یەکلاکەرەوە دەبن. دکتۆر کەمڕۆ ئاماژەت بە چەند خاڵێکی زۆر گرنگ کرد. لە تەواوی ئەو خاڵانەدا منەمەیە بزانم بۆ ئەمریکا بۆ هاوپەیمانێتی ناتۆ کام یەکێ لەو دوو وڵاتە گرنگترە لە ڕووی استراتیژیەوە، تورکیا یا یۆنان؟ ئەوە قورسە، بەڕاستی قورسە قسە لەسەرەمە بکرێت. هەمیشە پێگە استراتیژیەکەی تورکیا زۆر گرنگ بووە، بەڵام لەگەڵ ڕەچاوکردنی ڕەهەندەکانی ڕژێمی تورکیادا و ئەو جۆرە دۆستایەتیە و هاوپەیمانێتی هەیەتی پێدەچێت کە یۆنان لە ئێستادا زیاتر ئامادەیی هەبێت تا ببێتە هاوپەیمانێکی جێگیرتر بۆ ئەوروپا، بۆ هاوپەیمانێتی ناتۆ، بۆ ئەمریکاش. بۆچی؟ یعنی ئەمێ زانیاری زیاترم بدەیتە لەسەر ئەوەی کە بۆچی یۆنان دەبێتە وڵاتێکی جێگیر لەو هاوپەیمانەتیەدا، بەڵام تورکیا ناتوانێت لە کاتێکە بەو هەموو گرنگیەشەوە باز دەکرێت. Look, Turkey has always been a very important strategic ally for Europeans and for NATO. There was no question about that. دەزانی تورکیا هەمیشە هاوپەیمانێکی گرنگ و استراتیژی بووە لە ناتۆ و هەروەها بۆ ئەوروپاش. هیچ کاتێکیش گومان لەسەرەمە نەبووە. بەڵام لەم سەدەی 21دا هاوپەیمانێتی سیاسی و هەروەها تەکنەلۆژیش گۆڕانی بەسەردا هاتووە. وەک دەزانین تورکیا بۆتە کێشە لە ناو هاوپەیمانێتی ناتۆدا کاتێک باس دێتە سەر ئەندامەتی هەردوو وڵاتی فینلاند و سوید لە ناتۆدا. جا لە ئێستادا تورکیا ئەندامێکی متمانە پێکراو نییە لە ناو ناتۆدا. ئەمە بێلەوەی تورکیا سربەخۆیانە دەچێت و ڕێکەوتن لەگەڵ رووسیادا دەکات. بێگومان ئەمەش جێی نیگەرانیە بۆ ناتۆ. دۆسەی داواکانی سوید و فینلاند، پەیوەندیەکانی نێوان تورکیا و رووسیا، پەیوەندیە تاکلایەنەکانی تورکیا لەگەڵ هەندێک وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وهایان کردووە تورکیا ببێتە ئەو وڵاتەی پشتی پێ نەبەسترێت بەهۆی ئەو گۆڕانکاریانەی تا ئێستا لە سیاسەتی دەرەوەی تورکیادا هەن. ئەو گۆڕانکاریانەش ناکرێت وەک هەڵوێستێکی تۆکمەی پێگەی تورکیا لێیان بڕوانرێت، بە تایبەتیش کاتێک تورکیا وەک بارێکی باو هاوپەیمان بووە. باشە ئەم خراپی پەیوەندیانە لە نێوان ئەسینا و ئانکەرەدا دەگاتە ئەو ئاستەی کە بڵێن دابڕانێکی تەواوەتی لە پەیوەندی ئەم دوو وڵاتەی ناتۆدا دروست دەبن؟ نا، پێم وان نییە. بەڕاستیش قورسە بتوانین پێشبینی ئەوە شتێک بکەین، چونکە ژمارەیەک پرەنسیب هەن ناکرێت خۆیانی لێ دوور بخەنەوە. زۆر جار ئەمەی نێوانیان ڕووی داوە لە حەفتاکاندا، لە شەستەکانیشدا. جا دەشێت ئەو پرینسیپانی سەر و سەودایان لەگەڵدا دەکرێت لەسەر وەختە قورس و ئاڵۆزەکاندا کاریگەریان نەمێنێت. هەروەها کاتێکیش کارکتەرە بیانەکان دەبنە بەشێک لەو ئاڵۆزی و قەیرانانە، ئەوە زۆر قورس دەبێت بتوانیت پێشبینی بکەیت و بزانیت هەڵوێستی لایەنی سێم یان چوارەم پێنجەم چی دەبن و چی نابن. جا لە ڕاستیدا تەوەرە گرنگەکە لای من لەوەدا نییە ئەمە بابەتی تورکیا و یۆنان بێت،
بەڵکو لەوەدایە ئایا چۆن هاوپەیمانە باوەکانیان قەناعەت بە هەردوو وڵات دەکەن تا لە سنوورەکانی هاوپەیمانێتی خۆیاندا بمێننەوە. پێم وایە ئەو هاوپەیمانێتیە باوەی نێوان ئانکەرە و ئەسینا لە ئێستادا لە گۆڕاندایە، بەڵام ئەو گۆڕانە دەگاتە کوێ و بە چی دەگات ناکەوێتە سەر ئەوەی تورکیا و یۆنان چی دەکەن و چی ناکەن، بەڵکو دەکەوێتە سەر کارکتەرە جیهانیەکان و چۆن و چی بەو دوولایەنە دەڵێن لەسەر شێوازی کارکردنیان. دکتۆر کبرۆ من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. بڕیارە ساڵی داهاتوو هەڵبژاردن کرێت لە تورکیادا لە وەتایی ساڵی 2020 بە دواوە کە پارتی داد و گەشەپێدانی تورکیا لە دەسەڵاتدایە سەرۆکی پارتیەکە کە هەر خۆیشی لەم زیاتر 20 ساڵەی ڕابردوودا پۆستەکانی سەرۆکوەزیری و هەروەهاش سەرۆکی کۆماری لەلا بووە بەردەوام لە لێدوانەکانیاندا بۆ هەڵبژاردنەکان جەخت لە دۆسیەکانی تایبەت بە ناسیۆنالیزم و هەروەهاش ئاین کردوتەوە. Biz ülkemizi doğu sınırlarından ئێمە کار دەکەین بۆ دڵنیابوون لەوەی وڵاتەکەمان دوورگەیەکە بۆ ئاشتی لە سنوورەکانی ڕۆژهڵاتەوە بۆ باشوور لە سنوورەکانی ڕۆژئاواشەوە بۆ باکوور تەنانەت ناوچەکانی ئەو دوو سنوورەکانیشمان کە دەکەون لە ژێر کاریگەری ئێمەوە بە پشتیوانی پەروەردگار نە ڕێکخراوە تیرۆریستیەکان نە ئیمپریالیستە سەرکوتکارەکانی داودەچنن ناتوان ڕێگەمان لێ بگرن. لە وتارێکیشدا لە شاری دیاربەکر وەک هەوڵێک بۆ بەدەستێنانی دەنگی زیاتری کورد سەرۆکی تورکیا گومان دەخاتە سەر کوردبوونی سەلاحەدین دەمیرتاش. بەڕێز دەمیرتاش لەسەر هەڵوێستە سیاسیەکانی و داکۆچیکردن لە مافەکانی کورد لە تورکیادا وەک هاوسەرۆکی هەدەپە لە زیندان نراوە. Edirne cezaevinde ئەرێ ئەو کابرایی ئێستا لە زیندانی ئێدرنەیە. مەبەستم لە سەلاحەدین دەمیرتاشە هیچ پەیوەندێکی هەیە بە کوردبوونەوە نەخێر نیەتی ئەو کابرا کورد نییە. ئەی چی لە برا کوردەکانمان دەوێت بەکاریان بهێنێت. ئایا برا کوردەکانم داوای لێ ناکەن با باجەکەی بدات بێگومان دەیکەن. لە تورکیا لە وەتایی بە بڕیاری ڕەجەب تەیب ئەردۆغان دەستوری وڵاتەکە لە ڕیفراندۆمێکدا گۆڕا نیگەرانی و دڵەڕاوچەیەکی زۆر لە ناوگەلی ئەو وڵاتەدا دروست بوو سەبارەت بەوەی دەسەڵاتداران هەموو یاسایەک بەکاردێنن بۆ سەرکوتکردنی خەڵک. باڕاستیەک هەیە لە تورکیادا لە بیرمان نەچێت. دەسەڵاتی یاسایەکان زۆرجار بە ڕێگەی زۆردارانە و ژیاکاریانە بەکاردەێنرێن. هەروەها کەم و کوڕی هەیە لە هەبوونی متمانەی گونجاوی یاسایی دژ بە و سەرکوتکاری و جیاوازیکردنەی دادپارێزان و دادگاکانیش دەیکەن لە تورکیادا. لەبەرەوە هەمیشە مەترسی سەرکوتکردن لە تورکیادا هەیە و ئەمەش کاریگەریەکی خراپی دەبێت نەک هەر بەسەر میدیا و ڕۆژنامەوانانەوە بەڵکو بەسەر هەموو کەسێکەوە. هەر بۆیە لەو بڕایەدام دەسەڵاتداران پشتێکی گەورە بە تاوانبارکردنی نوێ دەبەستن لە ئێستاوە تا کاتی هەڵبژاردنەکەی 2023. هەر بۆیەشە لە ئێستاوە پسپۆر بە گەشتبینیەوە ناڕوانە ئایندەی تورکیا و بڕواایشدان پێناچێت ئەو هەڵبژاردنە چاوەڕوانکراوەی ساڵی 2023 ببێتە زەمینەیەک وەک دەڵێن بۆ گۆڕینی سیستمی تاکڕەوی لە تورکیادا. ئەمە بەڕاستی مای بێهیوایی و داڕمانە وێنەی ئایندەیەکی تاریکە. جا بەڕاستی ئەگەر پارتی داد و گەشەپێدان هەڵبژاردنەکەی 2023 باتەوە ئەوە ڕوبەڕووی وێنەیەکی زۆر تاریکی ئایندە دەبینەوە. لەگەڵ ئەوەشدا کە دەسەڵاتدارانی ئێستای تورکیا داوای دەنگ و پشتیوانی زیاتر لە کورد دەکەن بەڵام لە هەمان کاتیشدا تورکیا بەشێکی گەورەی لە ناوچە کوردنشینەکانی سووریا داگیر کردووە و وەک دانیشتوانی کورد لەو ناوچانە دەڵێن بوونی ئەو لەشکرکێشەی تورکیا یارمەتی دەرە بۆ هێرشە بەردەوامەکانی تێرۆریستان جا داعش بن یا هەیئەی تەحریری شام. بەنگەوازیەمە ji hêzên navnetewî êgo hatine derbaasî xaka Rojavayê Kurdistan bûne me wek tehalif bi wan re hêzê tarî me bixistin em ji hêzê Emerîkiyar dibêjin em dibên hemberî van êrîşa bisekinin gelê Rojava gelê heremê bi hemî pêk hatiye xwe em ê tim û dayîm li ser ew êrîşê dijmin em ê hemberî wan bisekinin em ti jarî serê xwe natewînin. تورکیا دەخوازێ ببێتە ئەندامی یەکێتی ئەوروپا و بەردەوامیش هەوڵ بۆ ئەو ئەندامێتیە دەدا. بەڵام بڕۆکسل لەو بڕوایەدا پێویستە ئەنکەرە بە پێی ڕێنماییەکانی یەکێتی ئەوروپا بڕوا بەڕێوە و کاریش بکات.
it is imperative that any legal measures taken هەڕێ و شوێنێکی یاسایی دەگیرێتە بەر یان یاساکانی بە ئامانجی هەڕەشە و مەترسین لەسەر خەڵک ئەوە ئێجگار پێویستە سنوورێکی دیاریکراوی هەبێت و بەو پەڕی وریایی وردیەوە داڕێژرا بێت و تا ئەو پەڕی ڕادەش لەسەر بنەمای ڕێزگرتن بێت لە مافەکانی مرۆڤ و بەتایبەتیش ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕاگەیاندن. دکتۆر کومڕۆ جیهان بە گرنگیەوە دەڕوانێت هەڵبژاردنەکەی ساڵی داهاتووی تورکیا بە یەکەم پرسیار لەم بەشەدا بۆ دەست پێ بکەین هەڵبژاردن چ شتێکە گۆڕێت لە تورکیا؟ When we talk about elections, we pretend that we're talking about a democratic system. کاتێک باز لە هەڵبژاردن دەکەین وا خۆمان نیشان دەدەین باز لە سیستەمێکی دیموکراسی دەکەین. جاکە باز لە تورکیا دەکەین پێم وانە چیدی سیستەمێکی دیموکراتی بێت. ئەوەی کە هەیە بە پێشبڕکەیەکی پەرلەمانیزم دایدەنێم نەک بە پێشبڕکەیەکی دیموکراتی. بۆچی؟ یەکەم دیموکراتی بە چۆنێتی سەر و سەوداکردن لەگەڵ ئۆپۆزیسیۆندا دەناسرێتەوە. لە تورکیا ئۆپۆزیسیۆنێکی بێدەنگکراو هەیە. بۆ نمونە جەهەپە لە ململانێدایە لەگەڵ ئاکەپەدا بۆ بەدەستهێنانی دەسەڵات. هەرچۆنێک بێت سەدان ئەندامی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە زیندان نراون لە سەلاحەدین دیمیرتاشەوە بگرێت تا دەگاتە عوسمان کاڤەڵا و نووسەر و ڕۆژنامەوانە کوردەکان کە تا ئێستاژ لە زینداندان. هاوکات هەر شتێکیش لە وڵاتەدا پەیوەندی هەبێت بە کوردبوونەوە بە تاوان دادەنرێت. وەک دەشزانین دەنگی کورد بۆ هەردوو لایەن ئێجگار پێویستە، بەڵام تەنانەت ئەگەر ئەردوغانیش هەڵبژاردننی دۆڕاند من لەو بڕوایەدانیم گۆڕانکاریکی ئەوتۆ لە تورکیادا ببینین لە هەردوو ڕەهەندی ناوچەکە و هەروەهاش لە سیاسەتی ناوخۆیشدا. چونکە هیچ ئەندامێکی پەرلەمانی تورکیامان نەبینی هەر هیچ نەبێت ڕخنە لەو هەڵوێستانەی حکوومەت بگرێت. ئەندامانی ئۆپۆزیسیۆن هیچ ڕخنەیەکیان نییە لە سیاسەتی ناوچەی ئەردۆغان، هیچ ڕخنەیەکیان نەگرتووە لەو دەستگیرکردنە هەڕەمەکیانەی سیاسەتمەدارانی کورد و ڕۆژنامەوانانی کورد. تەنانەت هیچیشیان نەکردووە بۆ خۆپیشاندەرانی ساڵی 2013. ئەگەر یارمەتیم بێ ئالێرەوە من حەزەکەم پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم. بەڕای تۆ ئاکەپە لایەنێکی بەهێزە لە تورکیادا یا ئۆپۆزیسیۆنەکانن لاوازن؟ جا سیر کە پێدەچێت ئەردۆغان ئەو چنگەی لە سۆز و هەستی خەڵک داگیری کردبوو لە دەست بدات بەهۆی ئەو داشکانە ئابووریەی لە وڵاتەکەدا هەیە. بەڵێ پێدەچێت لە دەستی بدات، بەڵام بۆ مانایەش نییە ئۆپۆزیسیۆن لە تورکیا دەستکەوتی هەبێت، چونکە ئەوەی لە ئۆپۆزیسیۆنەوە بەرگۆمان دەکەوێت و بەتایبەتیش لە کلیجدار ئۆغڵۆوە ڕێک هاوشێوەی زمانی لایەنەکەی ئەردۆغانە. هەر بۆیە تەنانەت ئەگەر لایەنێکی تر چوونە دەسەڵاتەوە ئەوە من بە گۆڕانکاریەک لە کەسەکاندا دەیبینم نەک گۆڕانکاری هێز. تەنانەت کە دەژڵێن لەوانەیە ئاستی جەماوەری ئەردۆغان بەبەراورد لەگەڵ پێشتردا کەمی کردبێت وەگوتم بەهۆی داشکان و قەیرانی ئابووریەوە. ئەی بۆچی لە ئێستادا ئۆپۆزیسیۆن بە هەمان ئەو زمانی ئاکەپە دەدوێت کاتێک باز لە ئاین و ناسنالیزم و دۆسەی کورد دەکرێت. ئۆپۆزیسیۆن هەمان ئەو زمانە بەکاردەهێنێت کە تا ئێستا ئەردۆغان قسەی پێکردووە. جا لە ڕاستیشدا دەشێت لە ئێستادا ئاستە جەماوەریەکەی کەمی کردبێت، بەڵام پێدەچێت بیرۆکەکانی هێشتا کاریگەریان هەبێت. دکتۆر کومڕۆ دەگەڕێمەوە بۆلات بەشی سێمی بەرنامەکەمان. بەرنووسی یاسای زانیاری هەڵە و چەواشەکان لە مانگی دەی ڕابردوودا لە پەرلەمانی تورکیادا پەسەند کرا وێڕای ئەو هەموو دەنگە ناڕەزا ئامێزەی لەسەر ئەو بەرنووسە هەبوون. وەگەندامانی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن جەختی لێ دەکەنەوە ئەو یاسایە بەشێکە لەو هەوڵانەی حکوومەتی تورکیا دەیدا بۆ سەرکوتکردنی دەنگە جیاواز و ڕەخنەگرەکان. Basınla uğraşan, basın haberciliği, gerçek habercilik yapmak isteyen gazetecilerin bu haber... ئەمە یاسایەکە سزای قۆرسی لێ دەکەوێتەوە. لەوانەیە ناسامی ڕۆژەمەوانیش لەوانە بسێنێتەوە کە دەیانەوێت ڕاپۆرتی ڕاستەقینە بدەن. کار و ئەرکی ئەوانش زۆر سنووردار دەکات کە ماڵپەڕ یان سۆشیال میدیایان هەیە. ئێمە وەک جاپە و لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانی تورکیادا بەرەنگاری ئەم یاسایە بووینەوە. وەک پرنسیپێکی دیموکراتیانە ئەم یاسایە کە گەورەترین چاودێری و سانسۆرە بە دەنگی ئەندامانی ئاکە بەو مەهەپە کە زۆرینان لە پەرلەماندا پەسەند کرا.
ئێمە ویستمان بڵێن نا، بەڵام هاوڕێکانمان دەزگیر کران. جا دەستگیرکردن و سەرکۆتکردن بێدەنگمان ناکەن. Saldırı dalgasına hayır demek için. لێرەین تا بڵێن نا بۆ ئەم شەپۆلی هێرش و پەلاماری دەکرێتە سەر میدیاکارانی ئازاد. لێرەین وەک ناڕزایی دەبڕین بەرامبەر دەستگیرکردنی پرۆفیسۆر شەبنام و ئەو هێرشانەش کە دەکرێنە سەر ئەنجومەنی پزیشکی تورکیا. بێگومان دەسەڵاتداران نایانەوێت ئەمە ڕوو بدات، چونکە دەیانەوێت هەموو کەس بێدەنگ بکەن و دەیانەوێت ئایندەمان تاریک بکەن. ئێمە دەمانەوێت بڵێن نا، بەڵام ئەوان دەستگیرمان دەکەن و نازانن دەستگیرکردن و سەرکوتکردن بێدەنگمان ناکەن. یەکێتی ئەوروپاش نیگەرانە لەوەی هەروادێ و زیاتر ئازادیەکان لە تورکیادا نەکرد فرامۆش دەکرێن، بەڵکو کۆتوبەندی زیاتریشیان دەخرێنە سەر. The law you mentioned, adopted by the National Assembly in Turkey, ئەم یاسایە لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی تورکیاوە پەسەندکراوە، هەر بۆیە شەوەهای لێ دەڕوانرێت کە جێی نیگەرانیە، چونکە بە زمانێکی تەمومژاوی نووسراوە کاتێک باز دێتە سەر زانیاری هەڵە و چاواشەکار. ترسمان لەوەیە کە دەشێت ببێتە مای کەمکردنەوەی زیاتری ئازادیەکان و ئازادی ڕادەربڕین و هەروەهاش سەربەخۆی میدیا لە تورکیادا. ئێمە بەتابەتیش نیگەرانین لەوەی بەندەکانی ئەم یاسایە زیندانیکردن دەسەپێنن بەسەر ئەوەی وەک دەڵێت تاوانی چاواشەکاری میدیایی بکات. جا لەم ڕوانگەیەوە داوا لە تورکیا دەکەین تا هەمیشە ڕێز لە پرەنسیبی گونجاندن بگرێت. بێگومان بۆ ئەوروپاییەکان بەرزڕاگرتنی بە ئامرۆیەکان و ئازادیە سیڤیلیەکانیش گرنگن لە پەیوەندی بە دۆسەی ئەندامیەتیەوە لە یەکێتی ئەوروپادا. تورکیا هێشتاش کاندیدا بۆ ئەندامەتی یەکێتی ئەوروپا و دەمێکیشە ئەندامی ئەنجومەنی ئەوروپایە. وەهاش چاوەڕوان دەکرێت بەرزترین ئاستی پێوانە دیموکراتیەکان بگرێتە بەر و هەروەهاش یاساکانی تاوان هەرگیز بەکار نەهێنێت بۆ بێدەنگکردن یان بۆ سنووردارکردنی دەنگە ڕەخنە ئامێزەکان. نوێترین هەواڵ و زانیاری، خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. دکتۆر کومرۆ، کامیان بۆ دەنگدەری تورکیا گرنگترە، ڕەوشی ئابووری یاخۆ ئازادیە سیڤیلیەکان؟ زۆرم حەز دەکرد دۆسەی ئازادیەکان بواە، بەڵام بە گومانم چونکە هەمیشە ڕەوشە ئابوووریەکە زۆر گرنگترە بۆ خێزانەکان کاتێک ناتوانن ژەمە خواردنی مناڵەکانیان دابین بکەن. جا بەڵێ لە هەڵبژاردنەکەی ساڵی ئایندەدا ڕەوشی ئابووری لە پێشەنگی فاکتەرەکانی تردا دەبێت. لەو ڕوانگەیەشەوە لایەنەکەی ئەردۆغان شتێکی ئەوتۆی بەدەستەوە نییە تا بتوانێت بەکاری بهێنێت لە هەڵبژاردنەکاندا. لە پەیوەندیش بە ئازادیەکانەوە بێجگە لە خەڵکی سەر شەقامەکان لە ناو پەرلەمانیشدا هەندێک دەنگ نەبێت هێزێکی وها کاریگەرمان نییە داکۆکی لە ئازادیەکان بکات. ئەو پەرلەمانتارانەی بینیمان و باسییان لە ڕەتکردنەوەی یاسای زانیاری هەڵە و چاواشەکار دەکرد یان یاسای ڕێخستنی سۆشیال میدیا ئەو کاتەی ئەو یاسایە پەسەندکرات تەنانەت مانگرتنێکیشیان ڕانەگەیان. تەنانەت لە پەرلەمانیشدا نەبوون بۆ ڕەتکردنەوەی ئەو ڕێوشوێنە سەرکوتکاریانە کە جودابیران بە تاوانباردادەنێت. هیچ ئەندامێکی ئۆپۆزیسیۆنم نەبینی تەنها چەند دەنگێک نەبن. هیچ کەسانێکم نەبینی مشتومڕێکی کاریگەری لەسەر دروست بکات یان ناڕەزاییەکی تون دەرببڕێت یانیش ڕەتی بکاتەوە. ئەو بێدەنگیەی ئۆپۆزیسیۆن لە تورکیادا ڕەنگی داوەتەوە. بەڵێ خەڵک لەسەر شەقامەکان ناڕەزاییان دەربڕیوە، دەسەڵات بە تاوانباردایان دەنێت. دەشبینرێت خەڵک لەسەر شەقامەکان بەپەرۆشن تا ناڕەزایەکانی خۆیان دەرببڕن. خەڵک چەند متمانەی بەلایەنەکانی ئۆپۆزیسیۆنەیە کە ئۆپۆزیسیۆنەکان بتوانن داکۆچی لە ئازادیە سیڤیلیەکانیان بکەن. جا ئەمە کێشەکەیە و کێشەیەکی گەورەیشە، چونکە لایەنی ئۆپۆزیسیۆن لە پەرلەماندا و مەبەستم لە جەهەپەیە نەهاتووە قسە لەسەر ئازادیەکان بکات، چونکە زیاتر سەرقاڵی ئەوەیە بۆ ڕای گشتی تورکیای بسەلمێنێت هاوشێوەی ئاکەپە ئاینیە وەکو یەک ناسیۆنالیستە، وەک ئاکەپە دژی کووردە. گوێم لە ئەندامانی نەبووە باس لە ئازادیەکان بکەن، گوێم لێیان نەبووە داوای کردنەوەی دەرگای زیندانەکان بکەن، گوێم لێیان نەبووە پرسیار لەسەر دەستگیرکردنی ئەو خەڵکە بکەن کە لە دەمی خۆپیشاندانەکاندا دەستگیرکراون. جا بەڕاستی ئەمەیە کێشەکە. لە کاتێکدا کورد و تورکەکانیش بەگشتی دەیانەوێت پشتیوانی لە ئۆپۆزیسیۆن بکەن تا لە دەست ئەم ڕژێمەی تورکیا دەرباز بن، بەڵام ئایا ئۆپۆزیسیۆن چ پرۆژەیەکی هەیە بۆیان؟ چ پەیامێکیان پێدەدات؟ ئەمانە هێشتا نادیارن. ئێستا ڕەوشەکە ئەوەیە کە خەڵک دەچێت بۆ دەنگدان، دەڵێت تا ئەردۆغان لا بدرێت. جا ئەمە بژاردەیەکی سیاسی نییە، بەڵکو بژاردەیەکی تووڕەییە، هەڵوێستێکی تووڕە ئامێزە،
چونکە ئۆپۆزیسیۆن دەنگی خەڵک وەها نابینێت کە بۆ ئازادیەکانە بۆ مافەکانە وەک کۆمەڵگەیەکی گرنگ نایان بینێت وەک خەڵکێک دەیان بینێت کە بڕیاری خۆیان داوە یانی وەهایان وێنا ناکات کە خەڵکێکن بە پەرۆشن بۆ ئازادیەکان و مافەکانی خەڵکی تورک و ئازادی و مافەکانی خەڵکی کورد لە وڵاتەکەدا. باشە دکتۆر کومڕۆ پێم لە ئەڵتەرناتیڤ بۆ حکوومەتەکەی ئەردۆغان یا بۆ ئەک پارتی چییە تا بێتە فەرمانڕەوای تورکیا؟ لە ڕاستیدا و بەڕوونی و ئاشکرایی جێگرەوەی حکوومەتەکەی ئەردۆغان ئەوەیە کە جەهەپە بتوانێت توێژە جیاوازەکانی کۆمەڵگە کۆبکاتەوە تا ژینگەیەکی دیموکراتی ئازادانەی زیاتر بێنێتە ئاراوە. ئەمە کەوتۆتە سەر جەهەپە ئەو کارە بکات بەڵام لەوەتای ئەردۆغان لە دەسەڵاتدایە جەهەپە هەرویستویەتی وەک ڕژێمەکەی ئەردۆغان بێت وێنەیەکی هاوشێوەی بێت کاتێک باز لە سیاسەتی نێونەتەوەییە کاتێک باز لە سیاست بەرامبەر کورد دەکرێت تەنانەت کاتێکیش قسە لەسەر سیاسەتی ئابووری وڵاتیش دەکرێت جا ئەوەی هەستی پێ دەکرێت ئەوەیە کلیچدارۆغڵو دیمەنەکان ڕوون ناکاتەوە چۆن و بە چ ڕێگایەک ئەو سیاسەت و پلانانەی لایەنەکەی ئەردۆغان لە 20 ساڵی ڕابردوودا دایناوە ڕەت دەکاتەوە. ئەمە هیچ ڕوون نییە. تەنانەت ڕایگشتی تورکیا کە ئامادەیە بۆ پشتیوانی لە جەهەپە بەڵام جەهەپە هیچ ئامادەیەکی تێدا نابینرێت تا پەیمانێک بدات سەبارەت بە دیموکراتی و ئازادیەکان و مافەکان. دکتۆر کومڕۆ من دەگەڕێمەوە بۆلات جا ئەم یاسایە وەک چاودێر لە ناو تورکیاوە دەڵێن زیانێکی گەورەیە بۆ خەڵکی تورکیا بە تایبەتیش کاتێک کە دێتە سەر پرسی هەڵبژاردنەکان و دەشڵێن ئەگەر دەنگدەر زانیاری تەواوی لە بەردەستدانە بێ ئیتر چۆن و لەسەر چ بنەمایەک دەتوانێت دەنگ بدام. This will not affect journalists, but everybody, as politicians, political parties. ئەم هەنگاوانە هەرتەنها ئەوە نییە کاریگەری هەبێت بەسەر ڕۆژنامەوانانەوە بەڵکو بەسەر هەموو کەسێکەوە دەیبێت. سیاسەتمەداران لایەنە سیاسیەکان ڕێکخراوە ناحکومیەکان ڕێکخراوە سیڤیلەکانیش هەموو کاتێک ئازادی ڕادەبڕین گرنگە بەڵام لە کاتی هەڵبژاردندا ئەو پەڕی بایەخی هەیە بۆ هەموو کەسێک تا ڕای خۆی بخاتە ڕوو دەنگدەرانیش لەسەر بنچینی ئەو زانیاریانە بڕیار بدات. پێم وایە ئەم یاسایە تەگەرە دەبێت لە بەردەم زانیاریە گرنگەکانی پێویستن بۆ ئەم هەڵبژاردنەی داهاتوو. پسپۆڕ و ڕۆژنامەوانان و چالاکوانانیش کۆکن لەسەر ئەوەی نەگەر یاسای زانیاری هەڵە و چەواشەکاری بەڵکو زۆربەی ئەو یاسایانەی لە ماوەی ڕابردوودا لە ئەنجومەنی نوێنەرانی تورکیادا پەسەند کراون بە شێوەیەدا ڕێژراون تێگەیشتن لێیان هەروە ئاسان نییە. کەس لە مانە یاسایەکانی ئەو شەو دەستەواژانە تێناگات چونکە هیچ پێناسەیەک بۆ دڵڕاوکێ و ترس و تۆقاندن نەکراوە لە یاساکانی تورکیادا ناشزانرێت کێ بڕیار دەدات لەوەی کامە زانیاری چاواشەکارە جا لەو ڕوانگەیەوەی زۆربەی لە کوڵینەوەکان و بەدەستچوونەکانی دەسەڵاتی دادوەری لە تورکیا بەشێکن لە سەرکوتکاری جام یاسایانەش دەچنە خانەی سەرکوتکردنەوە. بۆ ڕۆژنامەوانان و چالاکوانانی کورد لە تورکیادا هەموو یاسایەک بۆ مەبەستێکی تایبەت دادەنرێ دوور لە ڕاهەندە گشتیەکانی ژیانی کۆمەڵایەتی و ڕێکخستنی پەیوەندیەکان. ترس ev bêjin zext û zordariya ku li ser çapemeniya azad li ser rojnamevana tê meşandin yani em nayê vê watê ku ew ê rojnamevan destê xwe ji karê xwe bikişînin ev nayê vê watê her wiha karê me bêtir xurtir dike rast ev operasyonekî tirsandina tevahî rojnamevanên Kurd û rojnamevanên muxalîf e yani bi hicetên puç û vala hatiye amadekirin ev lêpirsîn jî lêpirsînê de rojnamevan ji ber ku tenê nûçeya çêkirine xebatê xwe rojnamevaniyên tên darizandin. ئەم جۆرە ڕایانە هەر تەنها لە ناو دانیشتوانی کوردان نییە لە تورکیادا بەڵکو لە ناو تورکەکانیشدا هەیە و بە تایبەتیش گەنجەکان وەک دەڵێن یاساکانی تورکیا گرفتی زیاتر بۆ کێشەکانی ناوخۆی وڵاتەکە دروست دەکەن. پێم وایە پەسەندکردنی ئەو یاسایە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حکوومەت دەزانێت لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەتوانن دەنگ لە ناونەوەی نوێی سۆشەڵ میدیادا بەدەست بێنن چونکە خەڵک بە ئاسانی دەستیان ڕادەگات بەو هەواڵانەی ڕەخنە لە حکوومەت دەگرن و زیاتر لە تۆڕەکانی سۆشەڵ میدیا سوود دەبینن وەک لە میدیای ئاسایی هەر بۆیەش ئەو یاسایی پەسەند کردووە تا ڕێگە لەو هەواڵانە بگرێت.
ديزانفورماسیۆنە ئەنگەلەمە پێم وایە ئەم یاسایە دەخەنەوەری جێبەجێکردنەوە بۆ ئەوە نییە ڕێ لە زانیاری چاوەشەکاری بگرێت بەڵکو بۆ سنووردارکردنی دەسڕاگەیشتنە بە هەندێک بابەتدا و تا دەسەڵاتداران خۆیشیان بپارێزن. دکتۆر کومڕۆ گوێمان لە ڕای جیاواز بوو لە لای خەڵک لە تورکیاوە ئەمانە لەسەر چ بنچینەیەگەچن بۆ دەنگدانیان هەموو جارێکە لە تورکیا هەڵبژاردن دەکرێت دەسەڵات لە تورکیادا ئاماژە بەوە دەکا کە ڕێژەیەکی ئەجگار بەرز بەشداریان لە هەڵبژاردنان کردووە. زۆر خۆشم دەداتێ لەبارەی ئایندەی تورکیا و لەبارەی هەڵوێستی کۆمەڵگەوە لە تورکیادا چونکە دەبینین گەنجەکان تەواو بە ئاگان لەوەی چ شتێک لە پشت ئەم ڕژێمە سەرکوتکارەوە هەیە و دەگوزارێت. ئێمە یەکشت دەزانین و ئەوەیە کە ڕژێمی سەرکوتکار تەنها بە هاوبەندی و هاوپەیمانەتی پرینسیپەکان و بەهاکان لە دەسەڵات لا دەبرێت. جا لێرەدا لە وڵاتێکی وەک تورکیادا کە ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا بەرزە چونکە گەلی تورکیا دەیانەوێت دەنگیان لەسەر سندوقەکانی دەنگداندا ببیسترێت. ئەوەی ئەجگار گرنگە لێرەدا ئەوەیە خواست و بەرژەوەندی و داواکانی ئەو خەڵکە گەنجە بخوێنرێتەوە کە بە ئاشکرایی دیارە بە ئاگان لەوەی چی پێویستە بۆ ئایندەی وڵاتەکەیان. ئیتر لێرەوە گرنگە هاوپەیمانێتی و هاوبەندیەکی پرینسیپ و بەهاکان پێک بهێنرێت. مخابن هەتا ئێستا ئەو هەنگاوم نەبینیوە. بەڵێ دکتۆر کۆمڕۆ وەکو زۆرێک لە دانیشتوانی تورکیا خۆیان ئاماژە بەوە دەکەن تورکیا ئەو وڵاتە دیموکراتیەی پێشتر نەماوە. وەک ئاماژەکردنێک بە ڕێگوڕیشەی ئیسلامیانەی پارتیداد و گەشە پێدان تەنانەت دۆسەی سکولاریزم لە تورکیادا پرسیاری زۆری لەسەرە. ئەگەر تورکیا وڵاتێکی دیموکراتی نەبێ ئەگەر تورکیا ئەو گومانە زۆرە لەسەر دۆسەی سکولاریزم هەبێ ئەوروپا دەیکاتە ئەندام یا ئەم پشتیوانیە زۆرە چییە بە تایبەتی لە جیهانی ڕۆژاواوە کردی دەکرێت بۆ؟ Well, that's a wonderful question. First of all, I want to say one thing. جامە پرسیارێکی زۆر جوانە. بەر لە هەموو شتێک دەمەوێت بڵێم تەوەری دیموکراتی لە تورکیادا ئاشکرایە چۆنە. تورکیا هەرگیز وڵاتێکی سیکولار نەبووە، بەڵکو دەکرێت وەک سیکولاریزمێکی قورس یان سیکولاریزمێکی فەڕەنسایی دابنرێت. من بۆ خۆم وا ناودێری دەکەم. سیکولاریزم ینی جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت. ئەمەی تورکیا ئەوەیە کە دامەزراوە ئاینیەکان کۆنتڕۆڵ دەکات و سەرکوتیشیان دەکات، وەک ئەوەی لە فەڕەنسا و لە تورکیاشدا ڕوویداوە. حکوومەتەکەی ئەردۆغان بە شێوەیەکی زۆر گونجاو و بەرچاو دەسەڵاتی دەوڵەتی بەکارهێناوە بەسەر دەسەڵاتی ئاینیدا تا سەرچاوەدابین بکات بۆ دامەزراوەی سونە ئاینزاکان. جا ئەمە ڕێک ئەوەیە کە حکوومەتەکەی ئەردۆغان کردوویەتی بۆ دەست بەسەرداگرتنی دامەزراوەکانی سونە ئاینزاکان بە شێوازێک کە لە پێناو بەرفراوانکردنی دەرفەتەکاندا بووە بۆ دامەزراوەکانی سونەکان لە وڵاتەکەدا. وەک لە سەرەتای ئەم بەرنامەیەشدا باسمان کرد ڕۆڵی گرنگی تورکیا لە بەردەم ئەوروپا و هێزە جیهانیەکاندا پێگە استراتیژیەکەی تورکیایە. تورکیا هێشتاش ئەو ڕۆڵە استراتیژیەی هەیە. ئەم حکوومەتەی ئێستاش لە بەردەم هەموو کارکتەرە جیاوازەکاندا ئەو ڕۆڵە دەگێڕێت. هەر بۆیە لە ئاوها ڕەوشێکدا ئەگەر تورکیا دوور بخرێتەوە ئەوە مەترسیەکی گەورە دەبێت بۆ سەر ئەوروپا، مەترسیەکی گەورەش دەبێت بۆ سەر ئەڵمانیا، تەنانەت دەبێتە مەترسیەکی گەورەش بۆ سەر ڤلادیمیر پوتین. جا دەمەوێت بڵێم ڕۆڵی استراتیژی تورکیا وەک کارکتەرێکی ناوچەکە هێشتا وەک خۆیەتی، بەڵام حکوومەتێک هەیە لە ئانکەرا کە ئەم ڕۆڵی گۆڕیوە بۆ بەرژەوەندی کارداری و ئەمەش گەیشتۆتە قۆناغێکی بەرەو پێشچوو. جا لێرەدا دەوڵەتی تورکیا هەر لە سەرەتاوە وەک کۆماری تورکیا لە هاوکێشەکاندا هەمیشە ئامادەیی هەبووە بۆ مەبەستی استراتیژی لە بەردەم هێزە نێونەتەوەیی و ناوچەیەکاندا. ئیتر ئەردۆغان تا ئێستا باشترین کەسێک بووە یان با بڵێم باشترین کاندید بووە لە گێڕانی ئەو ڕۆڵەدا. تۆرکبڕۆ سپاسە دەکەم بۆ بەشداری لەم هەفتەیەی چاوی واشنگتندا سپاس و پێزانینم.
ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوە خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەها هی خۆیشم بەڵێن ساڵح لەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێت.